من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاوتان لێبێ ڕۆژ و گران و بینەرانی بەڕێز و خۆشەویست. بەخشین بەردەوامە لە گەیاندنی هاوکاری و کۆمەچی و دەستگیرەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست بۆ هەژاران و نەداران و منداڵانی بێباو لە هەرێمی کوردستان. بەخشین ئمڕۆ لە شاری کەلار ئەوێت 100 خانەوادەی هەژار و نەدار دڵخۆش بکات بە بەخشینی خۆراک بەسەریاندا و بۆ ئەوەی بەشێک لەو ناڕەحەتی و ناخۆشەی کەوتۆتە سەرشانیان بەهۆی قەیرانی داراییەوە تۆزێ بۆیان سوک بکەین و چەند ڕۆژێک ئاسوودەیان بکەین. ئومێد دەکەین هاوکاری و کۆمەچەکانی ئێوە بەشێک لە مەینەتی و ناڕەحەتی و ناخۆشی ئەمانە سوک بکات و ببێتە مەوایەک بۆ دڵخۆشی خۆیان و خانەوادەکانیان. چەند ساتێک لەگەڵمانە بن. برنامه بەخشین ڕازیوێ ئالەم کاتا و لەم نەهامەتیا و لەم قەیرانەیە هاوکاری فەقیرەکات نەخۆشەکات بێ دەرامەتەکات بێ باوکانەکات خوای گەورە لیان ڕازیوێ خوای گەورە هاوکاری ئەوانیش بکات و هی ئەخێرخوازانیشە بکە خوای گەورە لێتان ڕازیوێ بۆ ئەم هاوکاری ئەمە ئەیکەن و بۆم فەقیرانە و ئالەم ڕەمەزانەدا شەکەرە و برنجە و ڕۆنە و ئەیتر ئەوەی پێداویستیوێ بەشمانە درێ و ئێمەش زۆر مەمنونتانین و خوای گەورە لێتان ڕازیوێ. خوانەی بڕیاڕەبی خوای گەورە لێتان ڕازیوێ. شتێکی زۆر باش ئالەم کاتا کە ئیژ نییە و بێکاریە و کە هاوکاریمانەکەن. دەستان خۆش و خوای گەورە لێتان ڕازیوێ. بەخشین وڵای ژیان سەختە و ژیان وان ناڕۆ و بەخوا ژیانمان زۆر سەختە. کرێکاریە بەخوا نەخۆشم هەیە لە ماڵ و کرێچیم و تا ڕۆژە ئیش بێدە ڕۆژ نییە و ژیان سەختەوەها تا ڕۆژێ ساقم دە ڕۆژ نەخۆشم ڕۆژێ بڕۆم بە ئیژ دە ڕۆژ نەخۆشم. ئەرە بەخوا وەڵڵای ئەوەنە شوێنی خۆیەگرێتی مەگەر خوا خۆی بزانێت. خوا لاشتان ساقە خوا لێتان بکەوە زیا و خوای گەورە بێەوەیتان کایە خوا. خوا دەستیان خۆش بێ خوا لێیان ڕازی بێ. من خاوەن پێنجەتیم و خانیان بۆم کردگە خوا لێیان ڕازی بێ خوا ئەم غەرازیرشەوە بۆمانەتە دەستخۆشییان لیەکەین. هیوادارم من پێنجێتیممەیە بۆم عالەمە ئاوا گشتی بۆمان غەراز بێت و بۆ ڕەمەزانە و شەکەرە و چایە ڕۆنە و گشتێکە ئێمە لە دەستیان ڕازین. خوای گەورە لیان ڕازی بێ دەستیان خۆش بێ ئەخوا داخوا بەخشینە سەرکەوتوو بێ. داواکارم لیاناوە خەڵدڵی خۆشکا و بڕاتەوە خۆشی. ئێمەش چاوەڕێوانی لە ڕەمەزانۆ چشتمان بۆ بێن ئەوە هاوردیانە دڵمان خۆشە خوا دڵیان خۆشکە یاخواخوا ئەوەی تریانە بێ و هە سەرکەوتوو بن. ئیتر گشتی چاوەڕێیەکە گشتی یەتیمە و کەسی نییە و چاوەڕێ بەخشینەکەین. خوا لیان ڕازی بێ یا ڕەبی لەیانش ڕازی بە وای گەیەنە دەستمان. خوا و پێغەمبەری یارمەتیتان بدا و ئێوەی یارمەتی مسلمانانە دەن خوا و خێر و حەسەنات بۆ ئێوەی بینوسیە و خوا لەسەرتان یا ڕەبی هەر سەرکەوتوو بن. وەڵڵا بە قوربانتانم یا ڕەبی خوا و پێغەمبەری یارمەتیتان بدا و خێرتان بنووسیە و خوا لە ئێوەش لە ئەو کەسە قبڵی کاوا ئەیداوە فەقیر وەژار بە قوربانتانم
دەستان ناچەکەین و خوای گەورە بگەیتە فریاتەوە خوا خۆشی بخاتە دڵیەوە و خوای گەورە لە خۆشیە ئیشەڵڵا و گشتمان فەقیرین ئیشەڵڵا خوا ئاوایانێ بە حەول و قەوەتی خوا کەسم نییە بەخوا ئیلا خواکە نەبی بوومە قوربان خوای گەورە خوایەتان بووە و چەتان بخاو ئیشەڵڵا بێت زەڕەتان ئەوەیتان کە ئیشەڵڵا و زۆر دڵمان پێی خۆشە و خوا خۆشی بکاتە دڵی ئێوە ئیشەڵڵا خوا بمکاوە قوربان. دەستخۆشی لە مامۆستا ئاریەکەم، دەستخۆشی لە مامۆستا ئاسیەکەم، دەستخۆشی لە مامۆستا بورهانەکەم، ئەبوو ئاسی یارمەتیمی زۆر داوە، مامۆستا خەلیل گشتیان یارمەتیمیاندا کارمەندەکان زۆر زۆر مەمنونیانم. وەم مانگ ڕەمەزانە دڵمانتان خۆش کرد گشتمان هەتی و بارین فەقیرین هەژارین کوڕمان پێشمەرگەیە کرێچین مامۆستا خەلیل زۆر بیا یارمەتیمیدا زۆر زۆر مەمنونم. پارەمانێ کولێ شەکەر بسێنی، پارەمانێ کولێ برنج بسێنی، ئێمەوە مانگ ڕەمەزانە ئەمە شتمانە ئەدرێتی ئێمە مەمنونتانین خوا خێرتان بنووسێ. ئێوە یارمەتی فەقیر و هەژار و دەستکورد و هەتی و بار و کەم دەرامەد ئەدەن تێرینی ئەینێنە بەردەسمان ئێمە زۆر مەمنونتانین. ئێتر لەوە ئیش لەوە باشتر هەیە تشت حازر تێتە بەردەسمان و بێ پارە و بێ پیل ئێمە مەمنونتانین ئێمە هەتا مردن دوعای خێرتان بووەکەین. بەخشین نەوای بێکەسان. ئەمڕۆ یەکێک لە بەرنامەکانی مانگی ڕەمەزان پیرۆز دابەشکردنی سەبەتەی خۆراک بوو بەسەر فەقیر و هەژارانە و ئەمڕۆژ ئێمە سوپاس بخوا لە نووسینگەی بەخشینی گەرمیان توانیمان 100 قسەی خۆراک بەسەر فەقیر و هەژاران و بێباوکانە دابەش بکەین لە هەموو چین و توێژەکان ئەو ناوانەمان لە ڕێگەی ئەنجومەنەکان و لە ڕێگەی کەسانی دڵسۆزی خۆمانەوە لە هەموو گەڕەکەکان ناونووس کرد و ئەمڕۆژ بە سوپاسەوە لژنەیەکی باڵا لە سەرەوە هاتوونە دەبەرەکەمان و دەستخۆشیان لە یەکەین کەوا توانیمان ئەمڕۆ ئەو خۆراکە بەسەر ئەو ماڵانەدا دابەشکەین. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێت. بەخشین 1970 961 13 1970 961 35 1950 723 25 55. خۆشەویستان ئێمە لە چوارچێوەی جێبەجێکردنی پرۆژەکانی مانگی ڕەمەزانی پیرۆزدا ئەمڕۆ سەردانی شاری کەلارمان کردووە و توانیمان لەو بڕیاری کە داومانە تا ئێستا 3500 بەشە خۆراک دابەش بکەین لە شارە جۆر بە جۆرەکانی کوردستاندا. ئەمڕۆژ سوپاس بۆ خوای گەورە بە شانازیەوە توانیمان کە 100 خانەوادەی خێزان و 100 خێزان و خانەوادەی هەژار و نەدار بەسەر بکەینەوە بە کارتۆنێک خۆراک لە شاری کەلاردا کە ئەو بڕە خۆراکی کە تایەتی بریتێ لە 10 کیلۆ برنج و 5 کیلۆ شەکر و 3 کیلۆ ڕۆن و 2 کیلۆ دۆشا و فاسۆلیا و نیسک و ماش و چایی و شعریە و کشمیش و ئەو پێداویستانێکەوە بەشی ماڵێکی وەسەد دەکا بۆ 2 هەفتە 20 ڕۆژ داواکارین لە خوای پەروەردگار
دەوڵەمەندان و خێرۆمەندانی وڵاتەکەمان زیاتر موفق بکە بۆ یارمەتیدانی ئەم بەرنامەیەوە داوایان لەکەین زیاتر هیمت بنوێن بۆ ئەوەی ئێمەش زیاتر ژمارەکە زیاترکەین عددەکە زیاترکەین واتە عددی خۆراک و سەلەی خۆراکەکەمان زیاترکەین و بتوانین دەستمان بگاتە هەموو شار و شارۆچکەیەک لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا بە تایبەتی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم عایشە ئەفەرمێ هەموو مانگێک بە پێغەمبەری خوا بەخشندە بووە بەڵام لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا زیاتر و زۆرتر بەخشندەتر بووە بۆیە داواکەین ئینشاءالله خێرۆمەندانی وڵاتی ئێمە کە هەر تەبیعیشان وایە و عادەتیشان وایە زیاتر لە ڕەمەزانە خێر و خێراتەکەن بتوانن ئەم ساڵی ژیمەت بکەن تاوەکو ئێمەش زیاتر و زۆرتر دەستمان بە هەموو شوێنێ بگا و پرۆژەی جوان و ناوازی تیا پێشکەش بکەین و خەڵکی سوودمەند بێ لێی. وەسەلام عەلەیکم. ئەمڕۆژ بەخشین بە بەخشینەکانی ئێوەی بەخشندا توانی لە شاری کەلار 100 خانەوادەی هەژار و نەخۆش و منداڵی بێباوک دڵخۆش بکات بە دابەشکردنی خۆراک بەسەریاندا. بەخشین بەردەوامە لە گەیاندنی هاوکاریەکانی ئێوە و بە تایبەت لە مانگی پڕخێر و بەرەکەتی ڕەمەزاندا کە مانگێکە بەخشندەی و سەخاوەت لەلایەن هەمومانەوە ئەبێ زیاد بێت و زیاتر چاومان لە هەژاران و نەداران بێت هەروەکو سەروەرمان تاجی سەرمان محەممەد صلی الله عليه وسلم ئامۆژگاریمان دەکات و خۆشی پەیڕەوی کردووە. بۆیە پێتان ئەڵێین دەستان خۆش بێت کە ئەمڕۆ توانیتان لە شاری کەلار بۆی هاوکاری و کۆمەچەکانتانەوە 100 خانەوادە دڵخۆش بکەن. ئەمڕۆ بەهۆی قەیرانی دارایی و بەهۆی نەبوونی موچە و کەمی کار و کەسابەت لە هەرێمی کوردستان خەڵکانێک تووشی ناڕەحەتی و ناومێدی و دڵتەنگی بوون. بگرە زۆربەیان سفریان خاڵیە و گیرفانیان خاڵیە و زۆر داما و زۆر دڵشکاون. بەڵام هەر کات ئێوە ئەبەخشن ئەگەر کەمیش بێ هەر چۆنێک بێت بەڵام کاتێک ئێمە لە بەرنامەی بەخشین لە هەموو شار و شارژگەکانی هەرێمی کوردستان هاوکاریەکانی ئەو کۆەکەینەوە دڵنیابن پرۆژەی لەم شەوەی کە ئەمڕۆ بینیتان ئەبێتە دمایی دڵخۆشی هەژاران و نەداران لە سەرجەم شار و شارژگەکانی هەرێمی کوردستان. تا ئێوە بەخشن دڵنیابن ئێمەش ماندوو نابین. ڕۆژە دوای ڕۆژ ئەگەڕین هەژاران و نەداران ئەدۆزینەوە و فرمێسکەکانیان ئەسڕین دڵیان خۆشەکەین و ئاسوودەیان ئەەکەین. تا بەرنامەیەکی پێتان شاد دەبینەوە بەخوای پەروەردگارتان ئەسپێرین هەر شاد و کامەران بن خواتان لەگەڵ.